ئەو کاتە و باش ئەو بەشەی زانیاریەکانم پەیوەندی بەو کەسانەوە هەیە کە ئەو ماوەی هەست دەکەن کە بۆنیان چاک بۆ نایە یا بەشی بۆنکردنیان لە دەستداوە یان تامی شتەکان جوان هەست پێ ناکەن. ئەگەر لەو کەسانن کە تامی شتەکان تامی خواردن و شتەکان جوان هەست پێ ناکەن یان بۆنکردنتان زەعیف بووە یان بەتەواوی بۆنتان نەماوە دەو ماوەیەدا نەک نەخۆشیێکی پێشتر ببێت دەو ماوەیدا ئەگەر ئەو دوو هەستە و کرد ئەوە دەبێ بمێننەوە لە ماڵێ ڕەنگە تووشی کۆڕۆنا ببن چونکی زۆربەی دوو لە سێی ئەوانەی کە لە ئاڵمان تووشی ئەو نەخۆشی بوونە کێشەی بۆنیان هەبووە بۆنیان هەستی بۆنکردنیان لە دەست داوە دوایەوەش لە کۆریای باشووریش ئەو کێشەیە هەبووە بۆیە ئەوە دووشتی گرینگن. هەروە لە فینلاندش ئاگادار بن لە فینلاند بڕیار وایە ئەو ڕۆیە یاساینیۆدا بندرێ بۆی هەیە هاتچۆ بینی هێلسینکی و شارەکانی دی ڕابگیرێ بەڵام ئەوە دڵنیان نییە هێندێک یاسای تایبەت ئاگاو لەبێ لە فینلاندش ئەو یاسانە ئەوڕۆ بڵاو دەکرێتەوە. کاتێکی خۆش.